سڵاتان لەبێ بینەران و بیستەرانی کوردستان 24 ئەمڕۆژ لە شەقامێکی قەرەباڵغی ناوشاری سلێمانیەوە لەگەڵتانم باسی شەربەتی مێوشتان بۆکەم بە تایبەت لە مانگی ڕەمەزانە سفرەی کەممان هەیە کە شەربەتی مێوش پەرداخێک سوراحێک شەربەتی مێوژی لێ نەبێت جا شەربەتی مێوژی جۆری زۆرە ئێستا لە زۆربەی کارگەکان دروست دەکرێت بە شێوازی جیاجا هەندێک ئەنگلەیەواکەن کە ڕەنگی تایە یاخود بۆن و تامی جیاوازی بۆ کراوە بەڵام هەندێک شەربەتی مێوش هەیە کە پێوترێ مێوژێکی خاڵسە لەگەڵمان بن ئەم ئێوارەی ژیان دۆستی باز لە دروستکردنی شەربەتێکی خاڵست و خام دەکات بزانین کارمەندان و ئەو کەسانێک کە شەربەتەکە دروستەکەن چەند بە مرۆڤ دۆستی و ژیان دۆستیەوە کارەکەن تا بتوانن شەربەتێکی خۆش و بە تامی مێوش پێشکەش بە ئێوەی هاوڵاتی بکەن لەگەڵمان بن. ئەمە مێوژەکەیە هێشتا نەکراوە بە شەربەت بەڵام زۆر تازەش دیارە چونکە زۆر وشک و ئەوە بێڕەنگ نییە. جا ئێستا ڕۆین بزانین ئەم کارمەندانە لێرە کە ئەیفرۆشن لەکوێ دروستیەکەن ئەچینە ناو کارگەکە بزانین بە چ شێوازێکەکەوە شەربەتێکی مێوژی تەواو ینی ڕاستەقینەیان هەیە و تام و بۆنێکی جیاوازییانە هەر مێوژی خاصە لەگەڵمان بەردەوام بن بزانین چۆنە. ئێستا هاتوینەتە ناو کارگەیەکی خۆماڵی دروستکردنی شەربەتی مێوش جەبزانین بە چ جۆرێک ئەو شەربەتە مێوژە خامایە خۆت تەواو مێوژی خاصە دروستیەکەن و وە کارمەندان کرێکاران لە مانگی ڕەمەزاندا چۆن ماندووە بن و بتوانن بە بەرهەمێکی باش و خۆماڵیانە بخەنە بەردەستی ڕۆژوانان لەگەڵمان بن زین کارمەندان چۆن سەرقاڵن. چۆنی کاک سامان باشی ئەمە مێوژی ئەم ساڵە؟ بەڵێ مێوژی تازەم ساڵە تازێ جاپاسێکی شەربەتی مێوژم بۆ بکە ئەگەر شەربەتێکی مێوژی خۆمانە هاڵە خۆماڵی و ساغە ئەوە چۆن دروست دەکرێت؟ سەرەتای مێوژێک کە هێنی مێوژێکی زۆر جوان بەڵێ ئیتر مێوژەکان کامێوژەی چاک هێنین زیاتر لە سەری کیلۆی 2000 پێین پێش ئەوەی کە لەکوێ هێنن هەر ناوخۆی شارەکانی کوردستانە لە سەرگەڵ و شارباژێر و ئەمەقانەوەی بۆ ئێمە ئەو مێوژی کایانی نەبێت جوانترین مێوژ هەڵبژێرین ئەو مێوژە کایهێنین ئەو نزبەی کە دایانین خۆمان بۆ نمونە بە چەند کیلۆگەیکی لە سەڵێکەوە نیوەی سەڵەکە تقریبەت قیاسێکی بۆ دانین اینجا ئەو مێوژای هێنی شوێنەوە کە ئاشۆرێتەوە هەرکۆ ئێستا لە پێشەوە تەسویر کرابوو جوان ئەشۆرێتەوە لە سوزگێکی ئاوهایە دوای شۆردنەوەکە دایانی ئەو مێوژە بۆ ماوەی لە هاوینە 6 ساعات بۆ 8 ساعات 6 ساعات بۆ 8 ساعات کە ئاوە چۆڕە بوو لە سوزگەکە یعنی بە ئاوەکە نابی ئاوەکە دایانی ئاوای بچێتە خوارد بەڵێ ئاوەکە لەزستان نابێت چەند ساعات بێت تقریبا 24 ساعات بۆ لەبەرەوەی جەوەکە ساردە چکە هاوین گەرمە زووتری نەبێ نەرمە بێتەوە مەبەستانەوەی کە ئەیشۆنەوە هەم خۆڵەکەی لەبێتەوە نەرمیش بێت پێشەوەی بچینە بابەتەکانی دیکە ئەو مێوژەی کە ئێوە ئەیکڕن ئەبێیت چ ترەیەک بێت ئەو مێوژە ترەی چی بێ ینی شیرین بێت ترەیەکی جوان بێت ترەی ڕەشمیری نابێت ڕەشمیری نابێت ئەو ناوانە بڵێ من باش بەڵێ ترەی ڕەشمیری بە هیچ شێوە نابێت ترەیەکی جوانەکەین بە مێوژ و ئەتەواو بۆ شێواکرێ زۆر باشە دوایەوەی شۆنەوە چی لەکەن؟ دوایە کە شۆرمانەوە کەوتم دامان نەبوو ماوەی 6 ساعات یان 8 ساعات لە هاوینە لە زستانی 24 ساعات کە نەرمە بێ کە نەرم بووە اینجا چیەکەی ئەی لە مەشینی قیمە بەو دەنگ و چیلکە و شتافەوە بەڵێ چونکە کە تۆ شۆتە هیچی تا نامێنێ پاکە بێ ناگۆڕێ دەنکەکەی لا لە حاڵەتێکاوە کە نەبێت تورتیەکی تیا بێ خۆی مێوش خۆشەکەی لەوێت کە تورت بێت تفت بێ بەوە شادەرەکەوێکە بەڵێ مێوژی فرێشی ئەسڵە ڕاستە باش ئێستا چی لەکەن دوای ئەوەی کە لە قیمەتانە دوای لە قیمەمانە جا ئەم قیمە حازرە بێ ئاوی بۆ هێنین بە گوێری سەڵەکە ئەو قیاسی خۆی ئاوی تێکەی اینجا ئێڵتێکی بۆێنی خاوەکەینەوە جوان جوان خاوەکەینەوە شێ بێتەوە اینجا ئەم جوێنیانی بۆ هەڵەواسین کە وەک لێرە دیارە اینجا دواترەی پاڵێون و شەربەتێکی ئەسڵیەتە بەڵێ قیمەکە کە دانیت و ئینە کرد و بە ئێڵتێک خاو کردەوە ئەو مێوژە خاوینە ئەیهێنی کە بەو توورەکانەیە
بسێ جاو عملێ دووباراکەیتەوە ئەو شەربەتی لە دەرەچێت. باشە کاک سامان ئەمە شێوازە کۆنەکەیە کە لە کۆنەوە کردوتانە تا ئێستا؟ بەڵێ هەر بۆ شێوازە کۆنە هاتووە. بۆیە مێوژێکی جوانە تایبەتە. چەند ساڵە ئێوە خەریکی ئەم کارن؟ ئەم ئیشەیە ماشەڵڵا کۆنە تقریباً نزیکەی 20 ساڵ زیاترە خەریکی ئەم ئیشەی. هەر لە سەرەتاوە چۆن ئیشتان کردوتان؟ بەڵێ هەر بۆ شێوازە هاتوو بۆیە تایبەتی شەو اینجا مشتری تایبەتیشمانەیە ئێمە. بەڵێ لەکوێوە مشتریتان بێجگە لە ناوخۆ هەبووە بینێرنە دەرەوە؟ بەڵێ کەسانی زۆریشیە لە دەرەوە بە تایبەتمان دروستکەن لە هەولێر دیسان خەڵک زۆر لە شارەکانی کوردستانەوەیان پاکتەمیسی سەرەکی یعنی بڵێ شتی ڕئیسی ئیشەکەیە پاکخاوێنی ئیشەکە. باشە کاک سامان ئێوە لە ڕەمەزانە ئیشەکانتان چۆنە زیادی کردووە؟ ڕەمەزان بەڵێ زۆر فەرقی هەیە لە چاڵ ماڵەکانیکە چکە بۆ خەڵک ئیشتیای زیاتر دەچێت لەسەر خواردن و شەربەت بە تایبەتی تر بۆیە ئینی زۆرە داواکاری زۆرە تەڵەبی زۆرە بەڵێ. هەرچەنە ئێستا زۆربەی شەربەت و یاخود ئەو خواردانەی کە هاوڵاتیان پێداویستی ڕۆژانیانە لە کارگەی گەورە و بە مەکینەی زۆر پێشکەوت و ئەکرێت. بەڵام بزانین نهێنیەوە چیە کە تا ئێستا لەم کارگەیە بەو شێوازە خۆماڵی ئەکرێت. کاک سامان بۆچی تا ئێستا ینی دوای 20 ساڵەوە کارەکەن بەڵام هەر بەم شێوازە کۆنە ئەیکەن هۆکارەکەی چییە؟ وڵای هۆکارەکەی بۆ ئەگەڕێتەوە ئەگەر ئەو مێوژە شێوازەکەی بگۆڕی تام و چێژەی نامێنێ. بەو شێوە نابێت کە ئێسەوەکو بە معمەل و کارگە و بۆ نمونە کارگەیسە زۆرە لە سلێمانی کە دروستێکە بە حازریێنێتە بەردەستەوە سێرەکەی و تاموچێژەی نییە کە فرێشێکی شەربەتێکی مێوژی فرێشی ئەستی و دەستکەوێت. ئەو تاموچێژەی نیە لە تاما لە بۆنا لە خواردنەوەیە. باشە ئێوە بەس شەربەتی مێوش دروستەکەن بەم جۆرە؟ بەڵێ مێوش بەم شێوە دروستەکرێ بۆ نمونە ئەوانەی ترکەوەکو پرتەقاڵە و مۆزوانێ ئەوانە بە ڕەنگ و شیر و مەوادیشکە دروستەکرێ. باشە ئەی شەربەتی مێوژەکە چی تێکەڵەکرێت؟ ئەو مێوژە طبیعیە ئەگەر مێوژەکە طبیعی نەبێت شتیکەی دروستکە و کاتە لە ئینی طبیعی خۆی لە دەستەدا. یعنی ئەو شەربەتی کە ئێستا کەنە ناو بڵاکەوە چی مادێکی تریتیە؟ هیچ مادێکی تێ ناکرێت. هیچ مادێکی تێ ناکرێت. مێوژێکی زۆر بەکارهێنین. بەڵێ نسبێکی زۆر بەکارهێنین لەبەری مێوژێکی جوان دەرچێت کە نە پێویستی بە شەکری بێ نە پێویستی بە ڕەنگ بێت. پێویستی بە ڕەنیش نییە وە ڕەنی خۆیەتی طبیعی خۆیەتی ئەگەر بێت و ڕەنگ و شەکری تێکێ و کاتە تامی ئەسڵێکی لە دەستەیە و ناتوانین بڵێ مێوژێکی طبیعی سروشتیە. باشە بۆ ئەو کەسانەشە بێ بۆ نمونەکە نەخۆشییان شەکریان هەیە پێشەی نییە و پێشکەشەی لەبەرەوەی شەکرێکی طبیعیە؟ طبیعیە ئەو کەسانیشی کە نەخۆشن دوور بێ کە نەخۆشی سەرەتان و شێرپەنجە و نەخۆش شەکریانەی هەردێن لێرای بن. لەبەرەوەی هیچ مادێکی زیایتیان یەجگە لە شەکر و ڕەنگوانیتیانە بۆیە لێرە ئەبرێ و ئەوکو چارەسەرێکش بەکارهێنرێ. بۆیە ئەم مێوژە ناوبانگی هەیە و مشتری تایبەتی خۆی جاڵەن شەربەتی مێوش بۆ خوێن باشە. زۆر ڕاستە ئەم قسە زۆر دووبارە ئەکرێتەوە و ئەوانی کە نزبەی کەمیانە هەر کەسێک جار وایە نەخۆشێنێ نەشتەرگەری کردووە ئیتریان لێرە شەربەتە بن بۆ لەبەر ئەڵێ نزبەی ڕێژەی خوێنەکە زۆرەکە. ڕاستە ئێوە بەرهەمەکانتان ئەنێرنە دەرەوەی وڵایە خودت بۆ دوکانەکانی تر دابەشەکەن تەنها خۆتان ئەیفرۆشنەوە؟ بەڵێ زۆر کەسیە بە جوملە ئەی بە دوکانەکانی ترەی بە ئەو مارکێتانە ئەیبن کەوا بۆ نمونە لە شوێنە گشتەکانن جارە کافتەکان ئەیبن. کاک سامان لە بۆ نمونە یەک بوتڵی ئاوا شەربەت چەند مێوژی ویستووە؟ چەند کیلۆ مێوژی ویستوە تا بوتڵێکی گەورە شەربەت بەرهەمهاتووە؟ بوتڵێکی ئاوا لە ترونیوی؟ بەڵێ ئەوە تقریبەن لە ترونیویەکە ئەتوانین بڵێین نیو کیلۆ شتێ مێوژی ئەوێ. ئەوەندە مێوژی بەڵێ ئەگەر توی مێوژێکی جوان دەرچێت. باشە ئەی ئەم ڕۆژانە چەند بوتڵی ئاوا ئامادەکەن یان بە کیلۆی ئامادەیەکە؟ مێوژەکان بە کیلۆ ئامادەکەین بەڵێ. بۆ نمونە چەند کیلۆ لە ڕۆژێکە لە مانگی ڕەمەزانە چەند بەرهەمە هێنن؟ بەرهەمێکی زۆر دانی لەبەرەوەی ڕێژێکی زۆری ئەوێت چونکە ئینی زۆرە تەڵەبی زۆرە زۆرتر سەرفەکەین. ئەی ئێوە خۆتان چۆن ماندوو نابن لە مانگی ڕەمەزان بەوەیکە بە ڕۆژون و بەڵێ دوقاتی ڕۆژانی تری لاکە بین چونکە ئەرێکمان زۆر لەسەر و زۆرتر دروستەکەین. ڕاستە بەڵام ئەوش خۆشەکە ئیشەکەیە جوڵی ڕۆژەکە زوو لێ ڕۆ کاتەکە ڕۆ ڕاستە دەستان خۆش بێ بۆ هیواین کە هەمیشە کارەکانتان بەرەو پێش بڕات و بۆ شێوازە خۆماڵیە بمێنێت. خۆش بێ بەخێر بێن زۆر بەڕێزن. ژیان دۆستی لێرەدا کۆتایی هات بۆ هیوام هەمیشە
خواردنتان تەندروست بێ و خۆتان تەندروست بن و سەلامەت بن هەمیشە کوردستان ئاوادان بێ و ماڵاوە